شار و چالاکیەکان لە شاری سلێمانی هەمیشە لە بەردەوامیدایە دوێنێ کۆڕی ناساندن بۆ یەکێک لە کتێبە نوێیەکانی نووسەر و شاعیر عەبدولقادر سەعید بە ناوی دوێنێ تاریک بوو ڕێکخرا بێگومان بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە نووسەران و ڕووناکبیرانی کورد. پاشنیوەڕۆی ئەمڕۆ یەکێتی نووسەرانی کورد لە قی سلێمانی کۆڕێکی ناساندنی بۆ دیوانی دوێنێ تاریک بووی نووسەر و شاعیر عەبدولقادر سەعید ڕێخست کە تیایدا لەلایەن نووسەر دەوەن معروفەوە خوێندنەوە بۆ دیوانەکەی کرا. دیوانە شعرەکە ناوی دوێنێ تاریک بوو. ئەزمونێکی تازەی شعریمە پاش تێپەڕبوونی چەندان ساڵ بەسەر نووسینی شێعر و ڕۆمانە. ئەم ئەزمونێکی تایبەتە بە شخصی خۆم و لە ئەدەبێکی کورددا ڕەنگە تەجروبەیەک بێ بۆ ئەو جیلەونەوەی خۆم کە لەگەڵ یاجیاومە شێعرمان نووسی و شێعرمان بڵاو کردوێتەوە و بە ئەدەبی بەرەنگاری یاخۆ بە ئەدەبی گەریا بە ئەدەبی نیشتیمانی ناسراون. ئەتوانی بڵێ دیارە شعر ژانری زۆرە سەر بە قوتابخانەی زۆرە بەڵام وەکو تیۆری ئەدەبی ڕەنگە ڕخنەگرێ باشتر بتوانێت یا بڵێن حەقی هەبێ ئەو لە جاییە بکە بەڵام بەگشتی شعرەکان شعری کوردن نمایشێکی کۆمەڵایەتی سیاسی مێژوین لە نێوانیانە بە زمانێکی سادە زمانێک بەڵام هەوڵ ماوە بە هەناسشی خۆر ئەو هەموو گیر و گرفت و حاڵە ناتەبەیانی کە ناو کۆمەلگای کوردەواریە تایە چێ بکەمەوە.